عزیزان لە باشووری وڵاتی چین و بە دیاریکراوی لە شاری شنجنەوە سڵاوتان لێبێ من هاوڕێ هەڵەدنی خوێندکاری دکتۆرا لەم شارە جا زانکۆکەی ئێمە ئەمڕۆ پێشانگایەکی هەلیکاری کردوێتەوە بۆ کەسانی کە ئەیانەوێ لە وڵاتی چین بە تایبەتی و لە وڵاتانی تری دەرەوە کار بکەن جا من ئەمڕۆ هاتوومە تێرە تەواوی زانیاریەکانی کۆمپانیەکانتان بۆ وەرەگرم تەواوی ئیمێڵ و کۆنتاکت و جۆری ویشانەی کە هەیەە و لە سۆشیال میدیاکانی خۆما بە ناوی چین لەگەڵ هاوڕێ و بە تایبەت ئەم ڤیددیۆیە بۆ یوتیوب دانێم هەمووی بڵاوەکەمەوە ئەتوانن سوود لەم دەرفەتانە ببینن کە کۆمپانیەکانی وڵاتی چین ئەیڕەخسێنن تۆش ئەتوانی سیڤەکەت ئامادەکەی لە خۆت ڕاببینە گەشتن بەم کارانە مستەحیل نییە و موچەی زۆر باش و دەرفەتی کاری زۆر باشی تایە گروپێکی تیلگرام دروستەکەم تایبەت بە هەلی کار لە وڵاتی چین گروپی تیلگرامەکە بە ناوی سینۆکارە SINOKAR و گروپێکی ترم هەیە بە ناوی سەدیکەی ئاردی کە توانیت بێ لە وڵاتی چین بخوێنی و تەواوی زانیاریەکانم لەوێ داناوە جا لەگەڵ ما بەوا بڕۆین سیرکەین بزانین چ جۆرە دەرفەتی کارێک لێرە بوونی هەیە ئەو هەلیکارانەی کە لێرەن تەنها بۆ ناوخۆی وڵاتی چین نییە زۆرێک لە هەلیکارەکان بۆ ئەوانەیە کە ئەیانەوێت لە دەرەوەی وڵاتەکە دەرفەتی کار بۆ کۆمپانیاکە بڕەخسێنن بۆ نمونە کۆمپانیای فرۆشتنی تایە لە وڵاتێکی وەکو ئیمارات لە دووبەی بۆ نمونە لقیان هەیە تویان بۆ ئەوێ لە وڵاتانی ئەفریقا بۆ نمونە تویانەوێ لە بابەتی هەندەسە لە بابەتی فرۆشتنە لە زۆر بابەتی ترا کاتوانی ئیسپادەیان لێ بکەی جا ئەمانە هەمووی لێرە شوێنەکانیانە مێزەکانیانە تەواوی زانیاریەکانیان داناوە و من تەواوی زانیاریەکان بۆ ئێوە گوازمەوە بۆی کە زۆرترین کوردی خۆمان خەڵکی خۆمان بتوانێت سود لەو دەرفەتانە بینێکە لێرە بوونی هەیە ئەم هەلیکارە یعنی بە کۆمپانیا زۆر گەورەکان تیا بەشدار بوون بۆ نمونەمە هواویە ئۆپۆیە تێنسەند کە خاوەنی ویچاتە ئینستا 360 SF35 کۆمپانیای زۆر گەورە لێرە بەشدارە و زانکۆ زۆر بەناوبانگەکانی چین بۆ نمونە جۆنگچاندا شوێ هاگۆنگدا چینخوا بەیدا ینی ئەمای کە لێرە ڕەخساوە هەلیکاری زۆر باشی تایە لەبەرەوە ئەم کۆمپانیا گەورانە هەمویان لێرە دەستیان هەیە لە ڕێخستنی یعنی بۆ نمونە لێرە ئەمە یەکێکە لە کۆمپانیەکان باشە و زانیارانی کە من دەیانێم ناوی کۆمپانیاکە لێ و وجودی هەیە و ئیمێڵەکان لەوەیە بۆ نمونە ئەو ئیشانەی کە هەیەە باشە ئەمە بۆ بابەتی بزنس ئۆردەر لە وڵاتی سەربیا ینی وەکو وتم مەرجنیە هەر لە وڵاتی چین بێ لە سەربیا بۆ نمونە ئیشێکیان هەیە مانگانە دەتا 30,000 ڕەمینبی باشە 30,000 یوانم پارەی کە لێرە دانرێ ئەمە یوانی چینیە ئەمە کەوێتۆ سەر ئەزمموی خۆت و توانای قسەکردنی خۆت لە سەرەتایە گفتوگویان لەگەڵەکەی چۆن قسەیان لەگەڵەکەی چۆن گرێوی خۆتیان لێبێتەوە کە داوای موچەیە بکەی شایستەی تۆ بێ و تواناکانی خۆشت قرارەدا لەسەر ئەوە جا هەلی کارەکان لێرە بەم شێوازەیە وەکوتم بۆ نمونە ئەمە کرۆس بۆردەر ئیکۆمەرس لۆجستیک ئەمە لە وڵاتی یابانە ئەویان لە سەربیا ئەمە لە یابانە ئەمەیان لە هۆنگ کۆنگە بۆ نمونە دوو ئیشیان هەیە لێرە لەمایانە یەک ئیشیان هەیە تەواوی زانیاریەکان لێرە نووسراوە و لە خوارەوە لە بەشی خوارەوە QR کۆدێکی تایە ئەو QR کۆدە تۆ سکانەکەی یاخود ئیمێڵە گەنەری بۆ ئیمێڵی کۆمپانیاکە جا تەواوی کۆمپانیەکانی ئێرە بەو شێوازە تەواوی کۆمپانیەکان زانیاریەکانیان لێرە نیشانداوە ئەمە ڕکوێرمنتی شوێنەکانە توانیت تەواوی ڕکوێرمنتەکان بخوێنیتەوە گەر لەگەڵ تویا بگونجێ تەنانەت ئەگەر لەگەڵ تۆشان نەگونجێ بیگونجێنە واتە شتێکی لە زمانی ئینگلیزی ئاڵێ fake it until you make it ساختەی بکە تا بەدەستی هێنی جا تۆ توانی لە بابەتی هەلیکارە مەرجنیە 100% شتەکانت ڕاست بێت توانی هەنێشت یعنی زیاد لە حەدی خۆی بڵێ تۆ کارێکی خراپ ناکەی بۆ دەرفەتی کارەوە ئیشاکەی لەبەرەوە هیچ پێویستی بۆ نییە شەرمکەی عیبەیە بڵێ من دواتر ئەگەر پرسیاریان لێکردم و نەمزانی عیبەیە هیچ عیبە نیە و زۆر ئاسایە تۆ بۆ هەلیکار ڕۆشتووی لەبەرەوە fake it until you make it کەسانێکی زۆر هاتوون بۆ ئێرە یعنی ئەوانەی کە هاتوونە تێرە زۆرینەی زۆریان کەسانی ئەوروپین و کەسانی وڵاتانی ترنجا لەبەرەوە دەرفەتی کارەکان مادام ئەوان ڕویان تێکردووە حتمەن شتی زۆر باشی تایە و موچەکانیشیان باشە یعنی تەواوی موچانەی کە لێرە دانراوە بە ڕەمینبی بە چاینیز یوان بە یوانی چینی ئەتوانی بیشکێنیتەوە و گفتوگۆ خۆت کە لەگەڵ کۆمپانیاکانە خۆت بەدەستەوە مەدە ئەگەر بەجارێک دووجار جوابی ئیمێڵیان نەدایەوە ڕۆژانە ئیمێڵیان بۆ بنێرە یعنی تۆ خۆت شتەکە لای خۆتەوە هەموو توانای خۆت بەکار بهێنە
ئیتر دوای ئەوەش شتەکان بدەرە دەستخوای گەوری و هەنێک لە کۆمپانیەکان جگەل لە بابەتی موچە کە بە شێوەیەکی سابت هەیەە بۆ منەوە کۆمپانیایە لەگەڵ یا بۆنەسیشی هەیە واتە تۆ کاتێک شتی زیاتریان بۆ فرۆشی یاخۆ توانای کۆمپانیەکە بەرەو پێشەڕوە لەگەڵ یا موچەی تۆش زیاد دەکات هەر کۆمپانیایەکت حەز لێ بێ CV خۆت ئامادە ئەەکەی و لە بابەتی هەلیکارە کۆمەڵشت هەیە لە دواتر قسەی لەسەرەکەم لە سوۆشیال میدیاکانی خۆم و لەو گروپی تیلگرامی کە دامناوە بە ناوی سینۆکار چەناڵێکی تیلگرامە سینۆکار تاوی زانێرەکانتان لە یوتیوب لە بەشی دیسکریپشن و لە سوۆشیال میدیاکانی خۆم بەناوی چین لەگەڵ هاوڕێ بۆ دانێم ئەتوانن فۆڵۆی بکەن دوای زانێرەکان کەون و ئێوەش ئەم دەرفەتی کارانە بۆ خۆتان بڕەخسێنن تا ژیانێکی شایستە بۆ خۆتان دابینکەن ئینشاءالله بە پشتیوانی خوای گەورە